وەختتان وەخێر خەڵکە کوردەوار، ئومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. دەوڵەتە ئێرانی دەوڵەتە کۆرپەرەیتیە یەهودە ئێرانی و مۆتەکەی مەرگی، یعنی ئاخەیزە کوردەوار سەربەخۆ بابەتە ئەم دیبەیتەی ئمڕۆی ئێمەس تا بزانین دەوڵەتە کۆرپەرەیتیە یەهودە ئێرانی خەریکە مەسیرە بەردەوامکردنەوەی خۆی چۆن ئەپێوێت و چۆن ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بینە قاقای ئەگرێت و ئەبێتە مۆتەکەی مەرگی و نابودیەکە. بەمەوە دەست پێ بکەم کە ژۆرژ بەتای ئێژێت کە سەبەب و هۆی ئەوەی کە انقلابات لیبرالی کلاسیک تکرار نابێتەوە ئەوەسە کە شخصێکی مقتەدری تاجدار موجود نییە تا هەمووی نەیارانی لەگەڵ یەکتریا ڕێکەون لە بەرەیەکە و ئەم شخصە بخەن. بۆیە لە حکوومەت‌های پارلەمانیە دموکراتیکە غیاب اقتدار و شاردنەوەی اقتدارە و ئۆتۆریتەس کە ئیمکانە لە بینبردن و انقلاب لە بین ئەوات. ئەو جۆرەی کە مەسەڵەن ئێوە پێتان وایە هیچ وەختێک لە بریتانیا، لە فەڕەنسا و لە ئاڵمان انقلابێک دەست پێ ناکات کە بنەڕەت و بنیان حاکمیەتە فەڕەنسا و بریتانیا و ئیاڵەتە متحدەیە ئەمریکا و ئەوانە هەڵتەکێنێ. سەبەبەکەیشی ئەوەسە کە لە ڕژیمگەلە سەڵتەنەتە مطلقەیە قەدیمە شخصە تاجدار ئەبوو بەهۆی سەبەبێ کە خەڵکی لە دەوری یەکتری کۆبێتەوە و بەرامبەریان انقلاب بکە. یا مەسەلەن ئەگەر مۆدلەکە بێرنە لای خۆمان، تۆ لە حەلیمە کوردستانە پارتیت هەست، یەکێتیت هەست، یەکگرتووت هەست، گۆڕانت هەست، سۆشیالیستت هەست، حیزبە شووعیت هەست، سەدان حیزب ئەحمەقانەی جۆرا و جۆرت هەست کە تۆ کانون اقتدار ناوێنی. لە سلێمانی کاورا ئەوجە ڕادیکاڵبوونی ئەوەسە بەرد بگرێتە سەرە ڕەش و خانەوادەیە مەسعود مسەفا، لە هەولێریش کاورا بەرد بگرێتە بنەماڵەیە جەلال حسامددینە یەهودی وە کوڕەکانی. ئەمە وەزعیەت بەرەو جێگەیەک ئەوات کە ئینقلاب ناکرێت. دەوڵەتە ئێرانیش گەلەکێ ئەم کارە بکات. دەوڵەتە یەهودە ئێرانی بەڕەوایەتە شیعەیوە کە توانی جامعەیە ئێمە بە سوورەتە مطلق بشێوێنێت، ئەهدافێک ئەواتە بەرەو کە من ئێستا پێتان ئێژم لە ڕەوەندە مانگای ڕابردووە دەوڵەتە ئێرانی خەریکە چیەکە. دیبەیتەکەی من سەبارەت بە دادگاهە حەمیدە نووری مەوجودە. ئەمانە هاتن کردیانە قاڵ و وتیان دانەیەک لە جنایەتکارانە هاوینە 67مان گرتگە بەناوە حەمیدە نووری. BBC کەوتە شوێنی وۆیساف ئەمریکا، کەوتە شوێنی مجاهدینە خەلق، هات قرم و قاڵێکیان دروست کرد. ئێمە دوای دانە دەرەوەی بەرنامەی BBC بە مساحبەکردنە تەکە کابرایەکا کە بوو بەهۆی سەبەبە هاوردنە ئەم حەمیدە نووریە چەندین دیبەیتمان کرد و وتمان ئەم دادگاه نەمایشیە، فەرمایشیە و ئەم دادگا دەوڵەتە یەهودە ئێرانی، کۆرپۆریشن و کۆمپانیە ئێرانی گەرەکێسی بۆ گۆڕانە خۆی بۆ قۆناغتر دەوڵەتە ئەبەدی و هەتاهەتایی ماجەرایە هاوینە 67 قەتڵەعامە هاوینە 67 بسڕێتەوە و بە ئەم پێشەیە لە لای زەخمە ناڕواتە ناوە دەورانە جەدید. بۆیە سوئدی هەڵبژاردەگە بە عینوانە وڵاتێک کە تاریخ ئستعماری نییە. ڕەئی دادگاهە سوئد ئەوێتە سەنگومەنە ماجەرایە هاوینە 67. لەگرا چه اتفاقێکەکەوێ جنایەتێکی سیستەماتیک لە قەتڵ و عامە
کەسانێک لە سەرزەمینە ئێمە تەوەسوتە دەوڵەتە ئێرانی کولەن پاک و ئەبێتەوە. کێ هاوکاری ئەمانەی کرد مشتی درۆزنە فاسد بە ناوە ئۆپۆزیسیۆنە ئێرانی، بەچکە مجاهد تو لە مجاهدینە خەڵقێک کە ئمڕۆ فقط بۆ ناو دەرکردنی وا لە ئالبانی کەوتگەن، حازرن هەر سخافەتێک بە ڕەفیقە کۆنەکانە خۆیان بدەن لەبەر ئەوەی ناویان دەرکەفێ. دادگاهە حەمید نووری خەریکە بەرەو ئەو جەریانە ئەچێوا ئێمە تەحلیلمان کرد. هاوکاتە لەگەڵ ئەمە کۆمەڵی ئەخبار تێتە دەرەوە. مەسەلەن تۆ ئەوێنیت بە دەستپێکردن مەدرسەکان مناڵێک ئەگرن و سەری کەچەڵ ئەکەن لە پڕێکە فعالیەتە شەبەکەهای ئیجتماعی ئەوێت و باعث لە ئێرانە هاڕیاگە بندەسە دەوڵەتە یەهودە ئێرانی معلمین و کادرە ئەو مەدرسە وادارە بە ئیستیعفا بوون. ئەمە کوێز، ئەمە پاریس نییە ها، ئەمە تارانە، ئەمە تارانە هاڕیاگە بووگەنە دەسە دەوڵەتە ئێرانیە. هاوکات لەگەڵ ئەمە خەبەر تێتە دەرەوە کە گوویە خوێنکارانە زانکۆیە تاران لەگەڵ حراسەت دانشگاها دەرئەکەون و نەهادە حراسەتیان نەگەرەکە. هاوکات لەگەڵ ئەمە خەبەرگەلێک بەرجەستە ئەکەنەوە وەکو ئەوەی کە فائیزەی هاشمی تەوهینی کردە بە پێغەمبەر ئیسلام و سپای پاسداران فشاری بۆ تێری. هاوکاتە لەگەڵ ئەمە خەبەرە بۆ تێرنە دەرەوە کە گوویە قرارە پایانە بەر حەسر بدەن، حەسر میر حوسێنە موسەوی. دەوڵەتە ئێرانی هەدەفی چییە لەمەی کە مەسەڵەن خەبەر بڵد و ئەکاتۆ لە شەبەکەهای مەجازی بە سەپاهە سایبریە خۆی لەبارەیە سندنە سیسمۆنی یعنی وەسایلی مناڵان بۆ مناڵێک کە تازە لە دایک ئەوێت، بۆ کوڕەزاکەی ئاغای قالیبافە ڕئیسە مەجلسە شۆرای ئیسلامی. دەوڵەتە حیزە ئێرانی ئەم کارانە بۆ ئەکا. دەوڵەتە حیزە ئێرانی وەکو ئەربابە یەهودیەکانی تری خەریکە عادی سازی و تەبیعی سازی ئەکا لە شرایط مەوجود دەوڵەتە کۆرپۆریشنی نگلیسە ئێرانی. یعنی ئیتر مردم کاریان بە مەسائل سیاسی نییە، مردم کاریان بە مەسائل اقتصادی نییە، مردم کاریان بە مناسباتە اجتماعی نییە، مردم کاریان بە مناسباتە بەرهەمهێنان نییە، مردم کاریان بە ئابووری و اقتصاد نییە، بەڵکو مردم یەکسری خاستەگەلە جوزئیە سەتحیە سەخیفیان هەست و فکر ئەکەن بە چواردانە تووفانە تیوتری و نیشاندانە شخصیەتە بارزە فەحمیدەیەک لە ئەوج هاڕیاگی و تەجاوز پێکریاگیە مبارزەیان کردگە کە ئەنەهوو مدیرە مەدرسەیەک لە ژێرە دەسە دەوڵەتە بووگەنی ئێرانی ئیستیعفادا چون قژە مناڵێکی کورتۆ کردەسم. هاوکات لەگەڵ ئەمە لە پاییزە ئەمساڵە لە بەیتە ڕەحبەریە طبقە خەبەرهایە کە یارانە ئێمە بە ئێمە گەیاندگیانە تیمێ هاتگە و لە سەتادە خەبەرە شارە سنە مستەقەر بووگە. ئەمانە کەوتگنە دەستگیریە یەک عدە ئینسان لە شارە سنە بەخاس و خراوە. مهمترین کاریشیان ئەمەسە ئەوانە خۆیان ناویان یاگە بازجوییە گروهی. بازجویە گروهیش ظاهرا تەنها نوع جدید بازجوییەکە کە هاتگە. یعنی چی؟ یعنی کابرایە کە ئیگرن نایەڵەن هەفتەیە دە ڕۆژ بخەفێ. ئەم نەفەر تێت 2 سەعات بازجویی لێ یەکات، ئەوی ترتێ دویتر، ئەوی ترتێ دویتر. تیمێک لە بازجووەکان ئەکەونە گیانە تەرەف و تەرەف ئەدەنە ژێرە پرسیار. تەفاوتێکی تری کە ئەمەسە مەئمورانە ئەمنیەتیە دەوڵەتە ئێرانی ئەم دەفعە ئیتر خۆیان ناشارن و جاران بازجووەکانە ئیتلاعاتە دەوڵەتە ئێرانی خۆیان ئەشاردەوە.
ناو مستعاریان بوو کەس نەیانی ئەناسی ئیستە بە ئاشکارا لە ناو شارە سنا ئەسوڕێنەوە ئەڕۆنە ناو دوکانە خەڵکی و خەڵکی ئێژن بازجووی ئتلاعاتن بازجووی دەستگاهای ئەمنیەتین خۆیان معرفیەکەن و حتا شەوانە ئەچنە ماڵە مەردم بۆ شەونشینی کێ مەئمورانە ئەمنیەتیە دەوڵەتە ئێرانی قسەیشیان چییە لە بازجوویهایە کە ئەیکەن تەلویحەن بەمانیشە ئێژن کە نەوعێک مخالەفەتیان هەستە کە سپاهە پاسدارانە خۆیان و دوایێ اتفاق بەرجام و تەئیدبوونە بەرجام شەرائیت جامعە ئەگۆڕێ و فرەشتێک ئەگۆڕێ هاوکاتن لەگەڵ ئەمە فعالینە بەرساختەیە دەستگاگە لە ئەمنیەتی تو لە بەچکە ڕەعیەتەکان و تو لە شارە نەویەکانیان کە کردگیان بە فعالینە مەدەنی لە شارە سنە تەوەجۆ بکەن لە شارە سنە نە تاران نە ئەسفەهان نە شیراز لە شارە سنە لەلایەنە بێشەرەفێ بەناوە ئومیدە ئوستاد نەوروزی کەمپەینێک ئەخەنەڕێ بەناوە کەمپەینە نە بە خوشونەت و ئەسلحەیە سارد نە بە خوشونەت و ئەسلحەیە سارد و ئەڕۆن تەجلیل ئەکەن لە نیرویە ئینتزامیە دەوڵەتە ئێرانی بۆ بەرگرتنە بە خوشونەت یعنی تەشەکورکردن لە سەگە حاکمیەت کە تەمام قدرەتە نظامی ئیشێ لە دەستیاوێت و تەمام مەردم بێدەسەڵات بکرێت تا ئەم هێزە نظامیە تەباتە سەر ئەم مەردمە بەناوە چی؟ بەناوە فعالیەتە مەدەنیە مشتێ بۆ گەنە بندەسە تەجاوزە دەوڵەتە ئێرانی لە شارە سنا ئاخر کاورای کاول تۆ نەوەیە ژان ژاک ڕۆسۆ نەوی مناڵە پاریس نەوی تۆ خەڵکە سنەوی لە ژێر حاڕیانە دەوڵەتە یەهودە ئێرانی بە 300 ساڵ بەرنامەیە سیستەماتیک بۆ نابودیە کوردان و تۆ بێی بە عنوانە قوتبە ڕەوشەن فکری و ئەوجە فعالیەتە مەدەنی و زندگیە ئاشتی خوازانەی مدارا خوازانە تەرحە ئەم مەسئلە بکەی کە تەکە ئەسلحەیە سارد بەرخورد بکرێت و تەجلیلە لە نیرویە ئینتزامیە دەوڵەتە یەهودە ئێرانی بکەی دەوڵەتە ئەنتەرە ئێرانی ئەم کارانە بۆ ئەکا بۆ خاتری ئەوەی کە کانون اقتدار بشارێتەوە و لە کنارە ئەمە بە عادیسازی کردن سیاست گریزی کردن لە مەردم و هدایت کردن مەردم بە مەسائل جزئیە سەخیفە پێشە پا ئوفتادە و هدایت کردنیان لە مەسیرگە لە پەیداکردنە قوربانیە خەتنە قوربانیە خۆسووتاندن قوربانیە قەتڵهای خیابانی قوربانیە جنسی قوربانی دۆزینەوە تۆ مەجمەعێکی کولی لە خەڵکە ئەم سەرزەمینە کە دائیمەن دقیقە بە دقیقە لە وەزعیەتە نابودیان مسئله مالکیت اقتصاد ظلم و استثمار سیستماتیک هدایت برو قعر جهنم و نابودی بشاری تو ولکناریا امانه هدایت کی لپشت کلتور پیکوژیان و تولرانس بو دۆزینەوەی قوربانی ئەم سیاسەتە جەهانیە لە گشتوی دنیا پەیڕەوی ئەکرێ و هەرچی ڕسانەی دنیاز ئەمە تەبلیغەکەن لە دواکەوتوترینیان وەکو حکوومەتە حەلیمە تا نگریسترین و بۆگەنترینیان کە دەوڵەتە شیعەی یەهودیە تێهەڵدریاگە عەلیە خامنەئیە وە چوولەکانە سەپاهی پاسدارانی
ئێستا من لە سەرەتاوە ئیدعایەکەم کرد نەخدە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئیسباتی کردگە کە ئەوەی کە تۆ ناوی ئەنەی پێشکەوتن تەمامە دەستکەوت گەلە ئینسان لە دەورانە مۆدەرنیتا بە معنای سوژەگی بە معنای پێشرەفت بە معنای کریتیڤیتی و خلاقیەت بە معنای گۆڕینە پلەکان و ئاستە سەقافەت ئیمکان ناپەزیرە لە ژێرە حەدایەتە سیستەمە کۆرپۆرەیتیە بازاڕگەلە مەنتەقە بەناوە دەوڵەتە ئیمکان ناپەزیرە ئەمە نەخدە ئاخێز ئیسباتی کردگە شرایط عینیە موجود واقعیەتە حەیە حازرە کەف خیابان و ناو جامعە بە تۆ ئێژێت مردمان ئەم سەرزەمینە مەجبورن لە قیامە لە بەرامبەر ئەم سیستەمە دەنا ئەوانەی کە ئەمەن تەسەوری ئەکەن لە خیاڵا کە ئێشێ لە زەرفیەتێکی ئینسانیا دەرکەوێت هەتایە لە سەرزەمینە ئێمە غائبە و ئێمە هدایەت ئەکرین بەرەو سەخیفتەرین و کەسیفتەرین و قێزەونترین بوونەوەرانە ئەم جیهانە ئیستا کەشفە گەورەی ئاخێز وا لەکوێ وەختێ دەوڵەتە ئێرانی تەلاش ئەکات کانون ئیقتدار بشارێتەوە وەکو چۆن ژۆرژ باتای ئێژێ ئیتر کە لە سەرێکی تاجدار نییە خەڵک لە دەوریۆ کۆبیێتەوە تا پێی بێژن ئینقلاب وەکو تەزارە ڕووسیە دەرنەتیجە شاردنەوەی خودە ئەم ئیقتدار و ئەوتۆریتە ئەبێتە هۆی ئەوەی کە ئینقلاب ناکرێ ئەی کەشفە ئاخێزە کوردەوارە سەربەخۆچی بوو بزانن بە پێچەوانەیە تەمامە فرمۆڵگەرێک ئەمانە لە دەوڵەت ئێرائەیانداگە چ لە شتێ بە ناوە هێزە گشتی چ لە شتێ بە ناوە نەزمدانە بە شێوەیە بەرهەمهێنانە جامعە هدایەتکردن جامعە بەرەو سروەت هدایەتکردن جامعە بەرەو خوشبەختی پاژنەیە ئاشیلە نظام سەرمایەداری و بازارگە لە بندەستە کۆرپۆرەیتی بەناوە دەوڵەتە ئێرانی تورکی عێراقی و سووری وا لە ئەمریکا ئاخێزە کوردەوارە سەربەخۆ کەشفی کردگە ڕساڵەتە ئەم کۆرپۆرەیشنانە بێ هەمە چیز سازی و هیچ و پوچ سازیە دائمیە لە ئێمە مردمانە ئەم سەرزەمینە پس نەک خەدەمات نەک قودرەتمەندترکردن و دەسەڵاتدارترکردنە تۆ نەک خۆشبەختکردنە تۆ نەوەدیهێنانە شەرایەتە خەونەکانە تۆ بەڵکو ڕساڵەت و هەدەف مەوزوع بوونە ئەمانە بەناوە دەوڵەت لەم سەرزەمینە مەوزوع بێ هەمە چیزکردن و هیچ و پوچکردنە دانە بە دانەی ئێستەی و داهاتوویەکە کە لەدایکە بێت تا مردمانێکی هیچ و پوچی هاڕیاگی کاولمان لێ دروستکەن ئەمە لە دڵە چی و هات کەسە دەرەوە ئەمە لە دڵە نەخدۆ هات کەسە دەرەوە جا دەوڵەتی یەهود ئێرانی بزانێت ئەم کەشفەی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ کە جزء شرایط ملموس عینی مادی حیات اجتماعی سیاسی مردم ئێمەس و مردم بە گۆشت و پێست و ڕەگ و خوێنە خۆی خەریکە هەستی پێ ئەکات و تا دوێ کە تۆ ئادرسە ئینحرافیت ئەداوە ئەم مردمە نەی ئەزانی ئیمڕۆ مردم کانونە اقتدار تۆ ئەناسیە کە حملەی پێ بکە کارە تۆ بێ هەمە چیزکردنە هیچ و پوچکردنە مردمە ئێمەس بۆیە گەرەکتە سەخیفیان کەی هەدایەتیان کەی بەرەو شتە چکۆلە چکۆلە
ببرجستكردن إنسان عبد كويلي سرزمين كردان لتاران ومقايسة كردني لقل كرديكي قومي اتنيكي كرياغا سرزمين كردان كأم كرد قومي اتنيكي كرياغا لحيكل حزب ديمقراطي بكاكو كوملا لحيكل فعالين جامعي مدنية تلاش أكا وبها أدا بوغيشتن بعبودية نوكري لسطح الدانيك إنسان كردية حارياغ لجير توهم إيرانية لتارانا دو بردة دو كويلة لبرامبر يكتريا بهداية السيستم أم قركشي لكويليتي بقاب أو لكويليتي ولتلاشى أما هست بسر ولياك نقد آخيز كردوار سربخو واي بدولة يهود إيراني كردقا كنا أتوانيت أو شتيوا إيما وتمان جيب جيكا قران وي تمامية مالكية بخلق السرزمين قران وي تمامية قدرة ودصلات بآحاد خلق السرزمين إيما ناتوان إيم كاربكا هاوكات لقل أما دولة يهود إيراني علي خامنئي بيداي كوباوك بزانيت ناتوانيت يخين قريسي لچنگ ايمي مردم بيري تدرو نأتواني جيب جيب كات نأتواني يخي خوي بيري تدرو تو بيتو ابو اتواني او فرمولي والا امريكا ولا بريطانيا جيب جيت كرقل لسرزمين كرداني شابيكي تو بيتو ابو قانون اقتدار و اوتوریته اشاری تو کس نازانی بکوی حملکا بوی ارواح چسبی بقج ظریف محاصلکو روابط جنسی دو خوینکار لدانشگاوه اچسبی بوی که روسریه کیف ردایا نه اچسبی بوی که خوی روتو کاتو یا خوی روتو نکاتو تو خیال خام بوات فکر کرد چون امی لم سرزمین ایما اتفاق کوتگا إما حوزية تمدنية أوروبانا وين تابشك الرعية بيري فراندي تكارخانة كان لم سرزمين نكارخانة هزنا توليد هزنا شيوية توليد هز حجيك نية لم سرزمين مردمان السرور جيريان تابكرين بيهما چيزة هيچو پوچ اواني أوروبا بس هيچو پوچن بس بيهما چيزن اواني إما هيچو پوچيشن يعني بكالكي حجي نايد نك حجيكي نية بكالكي حجيكي شنايد نكز أي سينيد نأتواني خوي بفروشيد نهيز كاري بوهز وبربيه هراء كالا بازار كاني دنيا لا لدبي وقرتقا تا عمان تا مالزي وسنغابور تا يونان واتحادية أوروبا وبربيه هراء كا خوي بفروشيد واي بيكرياقا مردميما واي بيأكن لذا دولة إيراني وعناصر دولة إيرانية شي بزانيت آخيز كردوار السربخو هجمونية خوي بنغدو سپاندقا بسر ايوا وبنغدو ثابتي كرقا تداوم السلطية نقريس ايوا يعني دور كوتنوية ايما لماهية انساني مان دور كوتنوية ايما لرسالته ترقي خوازانه و پیشکوتو خوازانه من دور كوتنوي ايما لآست بوتنسيال انساني من لخلقندن لو برهم هينان لو بدي هينان واما سرنوشت محتوم ايواس كايوا لبر مسير قورية ايما ويسياغن وايما بسر ايوا باز ادين اتنهارين ولا بوتانكين نا دولة قواد يهود إيراني تمامية مالكية تمامية قدرة أقرينيتو بخلق يانا يخين قريس خوي لچنة إيمانات والد البيريت لذا أم عنتريات وروابط الجنسي وعنتر بشرف لشار السنة بناوة مبارزة بخشونة كمبين نبا خشونة أصلح أم جندهاي جند زادة
لمسيرة بيشرفت إيمانات وانن بيسن آخيز كردوان سربخو مصلحنية رخني أخلاقيش ناقري سوال ناكا كبزي بسيني لحاكمية بالشرف يهودي آخيز كردوان سربخو للدل نقده شرايط عينية موجودة حي حاضرة جامعة كسدلو لذا مصلحة مسائل أخلاقي وكزوري باسكات باس لشرايط عينيك أكاك إيوة سباندكتان بسر إيما وإجبار وجبريكي تاريخيا لخويا إنساني السرور إيما لنابوت كردن إيوة كإيوة بربستكان الريقي تبلور بيا كردن إنسانيات قوري وسروري إيمان بس دولة إيراني بزاني بعنتر مريجك كاني لفاحش كان ناو زندان أويني بناو نرقس محمدي وحمي نوري زاد قرتقا تاكو نفاحش كان ناو أوروباي بناو شيرين عبادي وأمثال مسيح عالي نجادي تا قحبة كون سياسي كاني حر لشريعة مداريو قرتقا تا عبية مهتدي تا مچية هجري تا قوادة كان جمهوري خاه بزانا سرنوشت ايوه نابودية بدست حس وهيز انقلابية مردمانا مسر زمينة تو بيدوابو قانون اقتدار الشاردق سو عنترياتي والا باريس كردك لسر زمين ايمات واني بيكي تو بيدوايا تطبيق دانا فرمولة جولك لسر زمين ايما مكان بزير بو لذا هر عنترياتي ايويت برو دولة يهود ايراني وتولكاني بچكان علي خامنئي تجاوز بكرياغ توسط يهود الجهاني بزانن سرنوشت ايوه محتوم بنابودي وكتانا ويسر ايوه بدست ايمه لذا خيز كردوان سربخو برنامج قيام سلاسري بر عليه ايوه ابات برو وام قيام كاري يكروش دو روجنية تا دانة لكنا آسايشتان درنيرين محاكمة نكين وسرتان نكتينو رولي انقلابي پرورد اكاد بسر شرايط عيني مادية موجودة حي حاضرة دسيبو أفسانة وميتو بنا تاريخ نوردقة تو هاتجي نظام النقريسي يهودي لمردمان السرور مالك أمسر زمين لقارمانانو قوركان أمسر زمين بيهما چيز هيچو پوچ الدائمي دروس كي وتو صد راه قوري ايميت صد راه قوري ايميت بنداوي لبربي ايما اتهارين نابود دكين لذا بويا آخيز كردوار السربخو قانون تركيزي اوات لسر بتو كردن هيز مادية انقلابية كي وقانوني قرتقال ليك جيغا وأويش أوسا أو بشي بقومي كرياغ كردوا ايو قرقتان بو بي خسين نوبي تاسين مبارزة ومسابقي برابري خوازي للرعيتي بيبدن هر او ابي بموتكي مرقتن هيز مادية ام انقلاب الكرماشان والسنو سليماني والدهوك وهوليرو هلب جوتي تدر باب بزانيت فتح تاران بيكام فتح انكارات بيكام فتح بغات بيكام